فرانز بێکنباوەر ئەستێرەی پێشووی هەڵبژاردەی ئەڵمانیا لە تەمەنی 78 ساڵیدا کۆچی دوایی کرد. یەکێتی تۆپیپێی ئەڵمانیا لە ڕاگەیەندراوێکی فەرمیدا. هەواڵی کۆچی دوایی فرانز بێکنباوەری بەرگریکاری پێشووی هەڵبژاردەی تۆپیپێی وڵاتەکەیانی ئاشکرا کرد. دوای کێبڕکێکردنێکی زۆری نەخۆشی لە ماوەی ڕابردوودا. بێکنباوەر لە مانگی 9 ساڵی 1945 لە شاری میونشن لە وڵاتی ئەڵمانیا لەدایک بووە و لە ساڵی 1959 بووەتە یاریزانی لاوانی یانەی بایرن میونشن. دواتر لە 1964 پەیوەندی بە تیپی یەکەمی یانە ئەڵمانیەکەوە کردووە و بۆ ماوەی 17 ساڵ یاری بۆ ئەو یانەیە ئەنجام داوە. بێکنباوەر جگە لە بایرن میونشن یاری بۆ یانەکانی نیویۆرک کۆسمۆسی ئەمریکی و هامبۆرگی ئەڵمانی کردووە و لە 1983 بە یەکجاری وازی لە یاریکردن هێناوە. ئەستێرە ئەڵمانیەکە لە کاروانە وەردشیەکەیدا ڕاهێنەرایەتی یانەکانی بایرن میونشن و مارسیلیا و هەڵبژاردەی ئەڵمانیایی کردووە. نازناوی مۆندیالی 1990 بۆ هەڵبژاردی وڵاتەکەی و 24 نازناوی بۆ بایرن میونشن و 2 نازناوی بۆ مارسیلیا بەدەستهێناوە. بێکنباوەر 723 یاری بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا و یانەکان ئەنجام داوە و خاوەنی 88 گۆڵ و 85 ئەسیست بووە و 90 نازناویشی لەگەڵیاندا بەدەستهێناوە. فرانز بێکنباوەر لە کاروانە وەرزشیەکەیدا دووجار خەڵاتی تۆپی ئاڵتونی بردووەتەوە کە لە ساڵانی 1972 1976 دا بووە. 4 جاریش بە باشترین یاریزانی ساڵی ئەڵمانیا دیاری کراوە.